وەک دەڵێن عێراق وڵاتی سامانە گەورەکان و دزیە گەورەکانیشە. دوای دزی سەدا کە 2.5 ملیار دلار لە ئاو چوو، ئێستا بابەتێکی دیکە شەقامی عێراقی تەنیوە کە دیارنەمانی 2 تریلیۆن و 500 ملیار دیناری سندوقی چاودێری کۆمەڵایەتیە. ئەم بابەتە لەلایەن ئەحمەد ئەسەدی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی تەقێنرایەوە دوای ئەوەی لە دوانێکی تەلەڤیزیۆنیدا بۆ میدیایەکی عێراقی وتوێتی کە 2 تریلیۆن و 500 ملیار دیناری سندوقی چاودێری کۆمەڵایەتی دیار نەماوە. وەک ئەوەی ئەسەدی باسی کردووە، یعنی بانکی ڕافیدەین و وەزارەتی دارایی، یعنی تشکی خستوتە سەر ئەم دوولایانە کە سەبەبن لە دیارنەمانی ئەو پارەیە. لەسەر ئەو بابەتە وەزارەتی دارایی عێراق کەمێک لەمەوبەر ڕوونکردنەوەیشی بڵاو کردوتەوە، دەڵێت وەزیر کەوتووەتە غەڵەتەوە. ئەوەی باسی کردووە ناڕاستە، تەنیا ئەوەیە کە هەژمارەکە سڕکراوە، ئەوە بەمانەی ئەوە نییە کە پارەکە نەمابێت. و داواشی لە وەزیر کردووە، دەڵێ گەر جاریش کە پێویستی بوو پێویست ناکات لێ دوانیشی لەم شێوازە بدات، بابێت لای ئێمە وردەکاری وەربگرێت، ئەگەر ڕاست نەبوو ئینجا بچێت لێ دوان بدات. جا ئەمە ڕێک بابەتی دزی سەدەی بیرە عێراقیان خستۆتەوە. هەندێک گومان دەکەن کە هەمان حاڵەتی دزی سەدا کە ئەو کاتیش 2 ملیار و 500 ملیۆن دلاری سندوقی ئەمانە دیار نەما، دەڵێن ئەمە دووبارە بوونەوەی هەمان حاڵەتە. ئێمە نازانین، ڕەنگەم هەویرە ئاوی زۆر بکێشێت. ئێوەش لە کۆمنت ڕابۆچوونی خۆتانمان پێ بڵێن کە ئایا دووبارە بوونەوەی دزی سەدەیە یاخود هەژمارەکە سڕکراوە وەک ئەوەی وەزارەتی دارایی دەڵێت.